بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەم شەو لە خزمەتان نابم بۆ تاوتوێی کردنی پرزگەلێکی گرنگ. ئێستا بەغدا لەسەر ئاگرە، هەڵبەت ئاگرێکی سیاسی، ئاگرێک کە ڕەنگە لە تویتەکەی سەرۆک ترامپەوە دروست بوو بێ. ئەم کوڵانە یاخود با بڵێن ئەم لەسەر ئاگربوونە بابەتێکی بێ ئەندازە گرنگە. یعنی پێمانەڵێ کە بەغدا تا ئەم لەحزەیەش با بڵێن چاوجی سیاسیە و ئەو شوێنەیە کە بکرە سیاسیەکانی تیا کۆ بنەوە، واتە بەغدا نەک هەر لە ئاستی با بڵێن ناوخۆی و ئیقلیمی، بەڵکو بۆ ئەمریکاش شوێنێکی گرنگە. ئەگەر لە چەند مانجی ڕابردووە چوارچەوەی هەواهەنگی ماڵی شیعی توانی بێتیان ماوەیەکی زۆر سەرگەرمی ئەوە بن کە سەرۆک وەزیرانێک کاندیدێک بۆ سەرۆک وەزیران یەکلایی بکەنەوە، ئەوە دۆناڵد ترامپ بە تویتێک ئەوەی ڕستبوویان کردیەوە بەخوری. بابەتی سەرۆک کۆمار کە پشکی کووردە، ئەوش بۆ بە تەڵزگەیەکی گەورە و کورد هەرچی دەکا ناتوانێت لەسەری یەکلایی بێتەوە، یاخود ماڵی کوردی ئەگەر ئەمە دروست بێ ئەم چەمکە یەکلایی بێتەوە لەسەر کاندیدێک. هەر یەکە لە هێزە سیاسیەکان ئەوانەی کە کاندیدیان هەیە پیان وایە کا بێت سەرۆک کۆمار لای ئەوان بێ. لە ئێستا پێداگریەکی زۆر هەیە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە کە ئەم جارە هەچی چۆن بێ سەرۆک کۆمار لای پارتی دیموکراتی کوردستان بێ و ئامادەشە لەگەڵ یەکێتی مامەڵە بکە. بۆم پرسانە بە گونجاوم زانی برای بەڕێزم مامۆستا هاوژێن عومەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری و لە هەمان کاتیشە کە پێشتر لە کۆشکی سەلام بووە و یەکێک بۆ لە ڕاوێژکارەکانی سەرۆک کۆمار لە ڕابردووە. بۆیە دەشەیە کاک هاوژین با بڵێن ڕێگای چوون بۆ بەغدای بەڵەت بێ، یاخود ڕێگای چوون بۆ بەغا شارەزا بێ و بزانێ لەوێ چیە گوزەرێ. کاک هاوژین زۆر بەخێر بی. زۆر سپاس کاک. دەمەوێت یەکەم پرسیار زۆر بە سادەیی، بەڵام بابەتێکی زۆر گرنگ، واتە لە ڕووی محتەواوە زۆر بابەتێکی گرنگە. ئەویش پرسیاریەوە بکەم کە ئەمەی کە ئێستا لە بەغدا ڕوئەدا چییە؟ ینی ئایا ئەوە دۆخە ئاساییەکەی سیاسەتکردنە کە ئەبێ لە لەحزەی پرسە هەستیارەکانە بەغدا ئاوا بکوڵێ، یاخود شڵەژانێکی سیاسیە؟ کەم لەم دوانەیە؟ بەناوی خوای گەورە میهرەبان. سپاس کاک پەیوەندیان بۆ مقدیمەیە و سپاس بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش. لە ڕاستیە زیاد لە شتێک ئەوەی لە بەغدا گوزەرێ خۆی لە هەر سەروبەندی تەشکیلکردنی پرۆسەیەکی سیاسیە بەتەئکید جوڵە دروسە بێ، مەسەلەن لە انتخابات هەڵبژاردن تای خۆی هەیە، تەشکیلی پرۆسەی سیاسی تای خۆی هەیە. ئەمەی عێراق زیاد لە شتێکە. یەکەم عێراق پێگاتووە لە زیاد لە پێکهاتەیەک، بە تایبەتی سێ پێکهاتەیە کورد و عەرەبی سونە و عەرەبی شیعە، کە ئەمە بەڕاستی لە بیدایەتی تەشکیلی عێراقی تازەوە لە دوای 2003 زیاتر ململانێ و بەرکەوتەکان بەریەکەوتنەکان لە بینی بۆ نمونە کورد لەلایەک و سونەی عەرەب لەلایەک و عەرەبی شیعە لەلایەک بوو. ئێستا شتەکە ورد بۆتەوە، وەکو پێشتریش لە بەرنامەی ترا باسمان کردووە. ئێستا شیعە و شیعە ململانیانە، سونە و سونە ململانیانە، کورد و کوردیش ململانیانە. سەرباری چۆن ئەڵێ پێکدادان و تەقاتوعی مەساڵحی هەر سێ پێکهاتەکە لەسەر ئاستی باڵە. یەکێک لەو شتانەی تر کە عێراقی پێناسرێتەوە مەسەلەی بە تایبەتیش، یعنی ئەوەی کە ئەمەی زۆر زەق کردەوە تویتەکانی دوێنێ و ئەمڕۆی دۆناڵد ترامپ و مەسەلەی نوێنەرە تایبەتەکەی بوو کاروباری عێراق، کە بە ئاشکرا ڤیتۆ بەکارهێنن بەرامبەرەوەی کەسێکی معەیەن نەبێ بە سەرۆک وەزیران یا تەکلیف نەکرێت، چونکە عێراق ڕوبەڕووی کۆمەڵێ مەترسی دەبێتەوە و دەرهاویشتەیە بێ لەسەری. بۆیە لەم سۆنگەیەوە شتێکی زۆر تەبیعیە لەناو ئەم هەموو پێکاتە غێر متەجانیس و
نایەکانگیرەیە کە پرۆسەی سیاسی پێکێنن لە عێراقا ئەم شتە دروست ببێ و بە تایبەتیش ڕاستە ساحەی سیاسی عێراق تۆزێ ئیرباک و بڵێن شڵەژایی بەخۆیەوە ئەبینێ عادەتەن بەڵام بزات لە دوای ئەو تویتەی دوێنێ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەبارەت بە نووری مالیکی ئەوەی کرد و هاوشانیش بوو وەکوتم لەگەڵ تویتەکەی مارک ساڤایی نوێنەری تایبەتی دۆناڵد ترامپ بەڕاستی زیاتر لە حاڵەتە ئاساییەکە ئیرباک و پشێوی دروست کردووە ئەگەر ئەمڕۆ سەیری چۆنەڵێ کاردانەوەی لایەنە سیاسیەکان بکەین لە عێراقا چ بەباری ئەوەی کە ئەمە لێکێنەوە بە بەڵگەی فەشەل و شکستی بەشێک لە شیعەی حاکم و بە تایبەتیش کەسێکی وەکو نووری مالیکی و بەشێکیش وەکۆی کە هەندێک تویتمان بینی چ لایەن حیزبی دەعوە و مالیکی خۆی و هەندێک کەسایەتی و شەریحەیتر ئەڵێن ئەمە نیشانەی نەزاهەتی ئەم پیاوەیە لەبەر ئەوەی کە چۆنەڵێ گەورە زلهێزانی زۆر باشە لەو ئیرباک و لەو جوڵە و گەرم گوڕی کە کاکاوژین خۆ ئەمریکا بێخەبەر نییە لەوەی کە دەگوزارێ چارچەوەی هەواهەنگی ینی زیاتر لە سێ مانگە خەریکن کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە بۆ ئەوەی کە لەسەر کاندیدێک یەکلا بنەوە و ئەمەی کە ئێستا گوترێ زیاد لە مانجەکە قسە لەسەرەوەی کە چارچەوە ڕازی بوون ئەندازەیەکی کلایی بوونەوە ئەگەر کۆندەیجیش نەبێ زۆری نەیە کە نووری مالیکی کاندید دەکەن بۆ پۆستی سەرۆکوەزیران بۆ ئەمریکا ئەم تەوقیتە هەڵەبژێرێ بۆ ئەوەی کە بەتوێتێک مەسەرەن بۆ منە ئەوەی کە ینی ئەم شڵەژانە دروستکە یاخود با بڵێن ئەوەی کە لە ڕابردووە ماوەیەکی زۆر کاتی بەر کاتی کوشت بە تایبەتی بۆ چوارچەوەی هەواهەنگی بۆ ئەمریکا نەیویست زووتر ئەم پەیامە بنێرێ لە ڕاستیە پێشتر ئەمریکا و چ ترامپ خۆی و چ ئەوانەی معنی بوون بە کاروباری عێراق پەیام و نامەی مبەتەنیان هەبووە و دەمێکیشە ئێمە ئەو پێشبینیانە دەخوێنینەوە یا گوێویستێ بین یا ئەیبینین کە باز لەوە دەکەن عێراق لە سەروبەندی گۆڕانێکی گەورەدایە پێشتر بە شێوازی تر هەر لەم مودەی کە جەنابەت باسیەکەی ئەمانە وتراوە یعنی بە ئاشکرا مەسەلەن نوێنەرەکەی ترامپ نەیشاردۆتەوە کە ئەم دەورەیە دەبێ بۆ نمونە هەموو ئەوانەی سەر بە ئەوەی کە خۆی نایەنە میلیشیاکان و ئەوانەی نزیک لە ئێرانن هیچ پۆستێکی ڕسمیان لە دەوڵەتە هەبێت چونکە بەڕاستی ئەگەر ئەوە بێ عێراقەوە ناکە مامەڵی لەگەڵ ناکە بە شێوەیە لە شێوەکان ئەمە هەبووە بەڵام دوای یەکلابوونەوەی نووری مالیکی خۆشتانەزانن یعنی طبیعەتی کەسایەتی دۆناڵد ترامپ ئەوەیە لە پرشتەکە چۆنەڵێ وەکو زەختێکی سیاسی وەکو ینی هەتا بەشێ لە چاودێران پێیان وایە دۆناڵد ترامپ دوور لە یعنی وەکو کەسایەتیەک ئەم شتە ئەوە کە ڕاستە سەرۆکی وڵاتێکە کە ئێستا بەشێکی زۆری جیهان بەڕێوە ئەبا بەڵام بۆعدی شخصی لە ناوینەکانیا دیارە شتێک سێرەکەی لە چوارچێوەی لە دەرەوەی چوارچێوەی زمانی ڕسمی زۆر جار شتێکە خاتە ڕوو یعنی کە ئەگەر بۆ نمونە ئیدارەیەکی تر هەبووە سەرۆکێکی تر هەبووە بە زمانێکی ڕسمیتر ئەو کرا بۆیە هەتا لە مەسلەی مقارنە بینی تویتەکەی ترامپ و تویتەکەی مارک ساڤایە باز لەوە دەکەن ئەمە لوغەیەکی ئاچۆڵێ غێر ڕسمیە بەزەوەی ساڤایە لوغەیەکی ڕسمی موەسەسیە کە شتەکان دیارریەکە بۆیە بەڕاستی ئەم پەیامانە هەبووە ئەگەر شتێکی تر هەبێ بەڕاستی سەبارەت بە ئیداری ئەمریکیەوە نازانین بەڵام من بڕوام وایە و بە هەندێک خوێندنەوە و بە هەندێک دەرەنجام ئەم مەسجەی کە ئەمریکا بە سەریحی دای لەسەر زمانی دۆناڵد ترامپەوە بەشێ لە هێزە سیاسیەکانی عێراق بە شیعە و بە سوننە و بە کوردەوە وا دەرەکەوێ لێ ئاگدار بن بۆ نمونە پێش تویتەکەی دۆناڵد ترامپ محەممەد حەلبوسی بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕئیسی حیزبی تەقەدوم کەوتی ئێمە بە هیچ شێوەیەک ئامادەنین بەشداری لە کابینەیەکی حکوومەتا بکەین کە مامەعنا و نووری مالیکی سەرۆکایەتی بکە لە کاتێک محەممەد حەلبوسی یەکێکە لەو کەسانی هزار پەتی ئەکرد بۆ ئەوەی چۆنەڵێ پێگەی لە ناو حکوومەتا بەقوت بێت چونکە ئەو ئەتوانین بڵین سیاست و بزنسی بەیەکەوە گرێداوە تەنانە شەڕ لەسەر ئەو وەزارەتانە ئەکا کە ئەتوانن بزنس و سەفەقاتی پێ بکە یعنی لەوە ئەچێ ئەمانە دڵنیاییان درابێ کە بە هیچ شێوەیەک ئامادەنین مامەڵە لەگەڵ حکوومەتێکا بکەن کە نووری مالیکی ئەوە بکەن زۆر باشە کەواتە ئێستا خەڵک هەستیارە ینی گوێی گرتووە لەوەی کە لە نێوانی ئەو ڤیتۆیی کە دۆناڵد ترامپ لە تویتەکە لەسەر مالیکی دانا کە مالیکی قبول ناکە لەگەڵ ئەوەیە کە ئێستا هەندێک لە چوارچەوەی هەوانجی پێداگرن لەسەرەوەی کە
هەر بێ نووری مالیکی بێ و ئێستا کە من و تۆ قساکەین لە بەغدا خۆپشاندانە و پێداگرن لەسەرەوەی کە بێ سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق ئەبێ نووری مالیکی بێ. دوجار چوارچەوەی هەماهەنگی یاخود چوارچەوەی هەواهەنگی ببوورە، ینی لەو چۆنەڵی لەو هێنەیەتە خوارەوە لەو دارەیەتە خوارەوە کە واست لە نووری مالیکی بێنێ لە پێناوی بەرژەوەندی وڵاتەکەی، لە پێناوی بەرژەوەندی و هێمنی با بڵێن بەغدا بۆ ئەوەی کە کاندیدێکی دیکە تەرخ بکە. من پێم وایە لە نەتیجەیە ئەگەرچی ئێستا کۆمەڵێک کاردانەوە هەیە لەسەر ئاستی شخصیە، لەسەر ئاستی حیزبەکەی مالیکیە، لەسەر ئاسی بەشێ لە شارعی یا شەقامی شیعە لە عێراق، من پێم وایە لە نەتیجەیە ئەم داکۆکی و ئەم ڕوون و ڕاشکاویەی ئیدارەی ئەمریکا و دۆناڵد ترامپ کە لێک کاتازەختی ئەمنی و عسکەری و اقتصادی و سیاسیشی تێدایە، ئەو فشارانی تێدایە و لە چوارچێوەی وێنایەک و واقعێکی گەورەتر دێ کە ڕەنگە لێدانی ئێرانی بەدوادا بێ وەکوە چۆن ئەمڕۆ بە ئاشکرا مەسەلەن ئیحاءەدا لەو ئەڵێ ئەگەر ئەوە نەکرێ مفاوەزات نەکرێ نەیەنە پێشەوە ئێمە ئەوە ئوستوڵ و هینەکانمان نزیک کردوێتەوە لە ئێران، یعنی چەکشەکەی دایمە بەدەستەوەی. بۆیە بەڕێی من لایەنە شیعەکان بە تایبەتی ژوانی چوارچێوەی هاوانگی لەوە لێزانتر یا لەوە زیرەکترن بۆ حاڵی خۆیان کە بێن مجازەفەیەک بکەن کە ڕەنگە نەتیجە کارە سادبارەکەی بۆ لانی کەم بۆ خۆیان و پاشانیش بۆ عێراق یعنی چۆنڵێ بە ئاسانی قبول نەکرێ. من پێم وایە لە نەتیجەیە باڵی پراگماتی لە ناو ئیتاری تەنسیقی و لە ناو ماڵی شیعەی کە حکمیان بەدەستەوەیە زاڵ ئەبێ و مل ئەدەن بۆ ئەو فشارانە لە پێناوی چی چکە بەڕاستی باەکشت پێ بڵم کاک پێن هەمومان ئەیزانی نەشارات و معادلەی عێراقی بە تەنها معادلەیەکی عێراقی نییە، یعنی ناوخۆیی نییە. ئەم واقعەژەی سلمێنێ کە تا ئێساش سیادە و سەروەری عێراق کێشەی تێدایە زیاد لە طرفێک مەسەلەن ڕۆڵ و کاریگەری هەیە لە ناو واقعی عێراقیە، لە ناو تشکیلی پرۆسەی سیاسیە، دیارترینشیان ئەمریکا و ئێرانن. بۆیە بەڕاستی مجازەفەکردن بە پرۆسەی حکومداری بۆ شیعەکان لە عێراقا مجازەفەکردن بە پێگەی ئێرانیش لە منتیقەکەیە، چکە هەمیشە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە بەڕاستی عێراق وەکو حەدیقەیەکی خەلفی بۆ ئێران بینراوە و ئەگەر چی مەسەلەن ئەمریکا من هەموو جارێ وتومە ئەگەر چی ئەمریکا زۆر جار فشارەکانی یا ئەمر و نەهیەکانی فەوقین لەسەرەوە دایانە بەزێنەوە خەڵک پێوەی ئیلزامەکە، بەڵام ئێران لەسەر ساحی عێراق لە ڕووی مەیدانیەوە هەبوو. بۆیە بەڕێی من لە نەتیجەیە من وای دەبینم کە وەکوتم باڵی پراگماتی سیاسی لە ناو ئیتاری بڵێن ناو ماڵی شیعەیە جوڵە دەکا و زاڵ دەبێ و نەتیجەی ئەوەش بەڕاستی بریتە بێت لە گۆڕانی کاندیدەکەیان. کاکاژین ئەوەی کە ئێستا دۆناڵد ترامپ پشتی پێبەستێ بە تەنها تویتەکەی نییە، بە تەنها پەیامەکەی نییە. خۆتە زانی کەشتیگەلی ئەبراهەم لینکۆن ئەوە ماوەیەکی باشە، ئەو چەند ڕۆژێک کە جێگیر بووە لە نزیک نزیک ناوچەکە، هەتا ینی ترامپ وتی کەشتی گەلێکی دیکەی جوانمان بەڕێگاوەیە، ینی لە پشت تویتەکەیەوە ئەم پاوەرەشەیە ئەم هێزەشەیە بۆ جێگرکردنی پەیامەکانی ئەمە چ کاریگەریەکی هەیە. بە تاکید خۆی من باسی وێنە گەورەکەم کرد، بەرنامەی ئەمریکا بۆ منتیقەکە دیارە چییە، مەسەلەی ئەوەی خۆیان پێڵێن بڕینی دەستی ئێرانە لە منتیقەکەیە و جیاوازیەک لە بینی ئیدارەی کۆماریەکان و دیموکراتەکان ئەوە بووە، بە تایبەتیش کۆماریەکان لە سەردەمی ترامپا چ لە دەورەی پێشویش لەم ترمپەیە کۆمەڵی هەنگاوی هەڵگرتووە بەڕاستی، یعنی زۆر کەم ئەتوانین بڵێ من غێری جۆشبۆشی باوکو و کوڕ نەبێ هەندێک هەنگاویان هەڵگرت، یعنی تەنان ناو دیموکراتەکانیشە هەرچەنە من بڵێن زۆر قوڵ نەبوومەتەوە لە تاریخی ئیدارەکانیان، بەڵام ئەو هەنگاوانەی کە خەڵکێکی تر بە کوشندە و بە مەترسیداریان نەزانی دۆناڵد ترامپ ناوێتی. خۆ دەزانی لە دەورەی پێشوویە مەسەلەن دەستی برد بۆ تیرۆرکردنی قاسم سولەیمانی کە بەڕاستی یعنی چۆنەڵێ یەکێک بوو لە کارکتەرە
خاوەن نفوز و خاوەن دەسەڵات و کاریگەرەکان لە ئێران و لە ناوچەکەیە ئەوەی کرد بۆ نمونە کۆمەڵێشتی تریشی ئەوە کردووە لە ئێرانیدا لە بڵێن ئەو چەند ساروخە مەسەلەن لە سەردەمی ئەوە تەسەور ئەکرێشتی تر بێ ئەمەی ڤەنزوێلا یعنی کۆمەڵێک پلانیان هەیە بۆ منتیقەکە ئەیانەوێ وەکوتم وەکو خۆیان ئەڵێ ئاشتی بێنن بە زەبری هێز خۆی ئەمەش بەڕاستی لەم تویتانەی و لە مووقفانەی بەرامبەر ئێران بە ئاشکرا دەرەکەوێت چەکوشەکەی بەدەستەوەیە ئەڵێ وەرە بام فاوەزاتکەین بەڕاستی ئەمەی کە ئەگوزارێ خۆی مەفروز نییە یعنی لە حاڵەتی ئاساییە بگوزارێ چونکە ئەمە بەڕاستی بەشێکی زۆری بریتە لە پێشێلکردنی سیادەی وڵاتان بەکەمگرتنی سەروەری و شخصیەتی وڵاتان مەسەلەن تەدەخل لە کاروباری وڵاتانە تۆ هەڵەوتیتە سەر وڵاتی کۆشکی کۆماری ڤەنزوێلا لە نەتیجەیە وڵاتێکی سەربەخۆ خاوەن سیادەیە بۆیە بەڕاستی ئەمە لە چوارچێوەی وێنەیەکی گەورەترا دێ ئەیانەوێ واقعێکی تازە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و منتیقەکە بێنن ئەگەرچی لە دەورەکانی پێشووە بە تایبەتی لە ساتەوەختی سەرهەڵدانی شەڕی ئۆکرانیا و رووسایە بەڕاستی بەهۆی ئەو شاڵاوە زۆرەی ئاوارە و بەهۆی تەرکیزی سیاسی و عسکەری ئەوروپا و ئەمریکا لەسەر سەبارەت بە شەڕی ئۆکرانیا و رووسیا سیرەکەی ئەوان تۆزێ ئاڕاستەکەیان بەرەو عێراق و منتیقەکە کەم ببووە بەڵام ئێستا سیرەکەی تەرکیزێکی زیاتری ئیداری ئەمریکا هەیە لەسەر منتیقەکە خاوەنی پرۆژەن و بۆیە بەڕاستی ئەمە شتێکی چاوەڕوان کراوە لە ترەمپ و لە ئەوە و ئیحاکانیش بەرەو ئەوە دەڕۆن ئەگەر شتێک نێتە پێشەوە مەسەلەی ئیدارەی ئەمریکا ڕازیکە ڕەنگە بە دوور نازانرێ کە گورزی تر لە ئێران بوەشێنن ئەمە هەر لەوە ناکە مەسەلەن تەرەفی ئەمریکا چی ئەڵێ لە ڕۆژانی ڕابردووە بەڕاستی زیاد لە لێدوانێکمان لە بەرپرسانی باڵای سیاسی و ئەمنی و عسکەری ئێرانیش بینیوە کە ئەگەر شتێک ڕووبا لە ناوخۆی ئێمە زۆر باشتر خۆمان ئامادە کردووە بەڕاستی ئەم جارە فراوانتر کاردانەوەمانە بێ هەتا نەعیم قاسم سەرۆکی ئێستای حیزبوڵای لوبنان باشکرا کە خطابی داوتی دەستبردن بۆ خامنەئی بەڕاستی ئێمە شەکەکە ئەکا بە بەشێ لە شەڕەکە بۆیە هەموو ئەمانە نەتیجەی پلانێکی گەورەترن بۆ منتیقەکە ئەگەر بە ئاشتی بەدەستی هێناوەکو مەزەبە کوردەکەڵێ ئەگەر گرێکە بەدەست کرایەوە و لە ئەنجامی ئەم زەختانە ئێران تەسلیم بووە لایەنەکانی نزیک لە ئێران تەسلیمی واقعەکە بوون ئەهلەن وسەهلەن ئەوە بە نەزەری ئەمریکا نور عەلا نورە بوویان بەڵام ئەگەرەوە نەبوو وەک خۆیان ئەڵێن کە ئێمە چەکشەکەمان بەدەستەوەی ئەگەر نەهاو بەدەستمانەوە و کاتە چەکشە زۆر باشە کاکاوژی نەگەر ینی با لە ناو ئەم ئالەنگاریانەیە باس لە سەر کۆماریش بکەین یانی ئەگەر سەرگۆزیران ئێستا بوو بە تەلزگەیەک بۆ ماڵی شیعی ئەوە بۆ شەقامی کوردیش بابەتی سەرۆکۆمار بە هەمان شێوەیە ینی هەستەکەی سەرۆکۆمار بۆ بە لووتکەی کە پێی ناگەین ینی شەقامی کوردی پێی ناگا ینی ئەمە ینی ئەمە چ پەیامێکە ئەمە ینی با بڵین لەنا ئەم بارودۆخەیە دەکرێت بابەتی سەرۆکۆمار هەر ئاوا بمێنێتەوە و کورد با بڵێن ڕێک نەکەون و بە تایبەتیش ینی بە تایبەتیژێکی و پارتی کە تاکو ئێستا ینی لە بابەتی سەرۆکۆمارە هیچ چوونە پێشەوەییان نییە و هەرێکان بە کاندیدی جیاواز بەنیازم بەشدار کاک پەیوەند مەسەلەی ئەو گرەی کە لە بابەتی هەڵبژاردننی سەرۆکۆمارە دروست بووە بەڕێی من ئەنجامە نەک هۆکار ئەنجامی کۆمەڵێشتە یەک لەوانە ڕێنەکەوتنە لەسەر چۆنەڵێ تشکیلی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ئێستا پاکێجی هەرێم و پاکێجی بەغدا کراوە بە یەکشت لەلایەن هەردوو تەرەفەوە بەڕێی من ئەو زەختەی پارتی لە بەغدا دەیکا زەختەکە بۆ بەغدانیە زەختەکە بۆ هەرێمە بۆی لە نەتیجەیە لە ڕێی زەختکردنی لە منافەسەکردنی یەکێتی بۆ بەدەستێنانی پۆستی سەرۆکۆمار یەکێتی ناچار بۆ بکە کۆمەڵێ ئەوەی خۆی پێڵێ سازش بکات بۆ پێکێنانی پرۆسەی سیاسی و حکوومەت لە هەرێمی کوردستان چونکە لە نەتیجەیە ئەگەر چی بەشێکی زۆری پۆستەکانی کورد لای پارتیە لە بەغدا لە ڕاستیە لای پارتیویشێتین بە شێوەیەکی گشتی بەڵام لە نەتیجەیە شەڕی پارتی دیموکراتی کوردستان بەڕێی من نەک لە ئێستای لە سەردەمی ڕەحمەتی مام جەلالیشە هەر لەسەر هەرێمی کوردستان بووە یعنی پارتی زیاتر فۆکس و تەرکیزی لەسەر هەرێمی کوردستانە پێی وایە
بوونی پێگەیەکی بەقووەت بوونی دەسەڵاتێکی بەرفراوان و قوڵ لە ناو هەرێمی کوردستانە وزەی پێ بەخشێ بۆ ئەوەی کە لە عێراقیشا بەهێز بێ و لە شوێنی تریش بەهێز بێ ئەگەر پێی وایە ئەگەر لە هەرێمە لاواز بێ پێگەی لاواز بێ ئەمە تەسیر لە شوێنەکانی تریشەکە چ لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمی چ لەسەر ئاستی عێراقیش بەڕاستی بۆیە بەڕێی من مەسلەی سەرۆکایەتی کۆمار ئەو کاتانەی کە یەکێتی و پارتی کێشەیان نەبووە ئیتیفاقیان هەبووە باشە زۆر بە بێ کێشە مامجەلال مڕەشەحی کوردە بوو لە بەغدا و هەر مامجەلالیش لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی لیستی هاوپەیمانی کوردستان کە یەکێتی و پارتی بە تایبەت بەیەکەوە دابەزین خطابێکی بڵێن مەشهوری ئەدا ئەی و کاک مەسعود سەرۆکی ئێستا و داهاتووی هەرێمی کوردستانیشە ئەو کاتانێکە مڕەشەح بوو و شتەکەیان ئەوە کردبوو بۆیە لە نەتیجەیە ئەمەی سەرۆک کۆمار ئەگەر بگەیشتنایەتە ڕێکەوتن لەبارەی پاکێجەکانی وەکو هەرێم و ئەو شتانەی پەیوەندی بە هەرێمەوەیە بە تەکید چۆنڵێ بارسوشیەک ڕووی لە پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە کرد ئەمە لەلایەک لەلایەکی تر هەموو ئەمەی ڕوو ئەدا پەیوەست بە دۆزی کورد لە بەغدا بەڕاستی ئیسلمێنێک کە زیاد لە 10 ساڵ بۆ 15 ساڵە کورد یەکدەنگی نەماوە لە بەغدا ئەوەشی کە هەیە یەکدەنگی شکلیە یەکدەنگیەکی استراتیژی نیشتیمانیمان نییە ئەمەش بەشێکی پەیوەندی بەوەیە کە کورد بەڕاستی چۆنەڵێ مەرجعیەتی سیاسی نییە چ لەسەر ئاستی شەخص و چ لەسەر ئاستی موسسات ئێستا بۆ نمونە کەسێکی لەو طبقە سیاسی لەو کۆنانەی کە ماوە بڵێن دیارترینیان کاک مەسعود بارزانیە کە بۆ نمونە هەموو ئەوانەی سەر بە پارتی دموکراتی کوردستانن ئەڵێن مەرجعی کورد کاک مەسعودە بەڵام ئایا ئەم قسەیە لای یەکێتیە گوایە لای هێزەکانی تروان وانە ئەمە ئەو دوو هەم ئەو دەستگایانەی کە وەکو پەرلەمانی کوردستان و هەر دەستگایەکی تری هاوشێوە یا بۆ نمونە لە هەندێک حاڵەتە لە هەندێک مەحەتەی قانونی دەستوریە بۆ نمونە تۆ توانێت بڵێ دەستگای قەزایی لە هەرێم ئەمانە کە مەفروزە بەشێ لە مەرجعیەت یا مەرجعیەتی کاملی مؤسسی بن لە هەرێمی کوردستان کامە ڕۆڵیان کامە دەوریان چ لە ئێستا چ لە ڕابردووە بۆیە ئەمەش یەکێکە لە دەرهاویشتەکانی نەبوونی یەک ریزی و یەک استراتیژی و یەک بڕیاری نیشتیمانی کورد ئەوەی کە هەیە شتی چۆنەڵێ شتێکی شخصی پێشوەختە ئێمەی لەسەر پەروەەردە بووین بۆ نمونە ئەگەر شتێک ڕوبەڕووی کورد بێتەوە بەدافعی بوونی مەرجعیەتێک یا قرارێک کە لە مەرجعەوە یا لە مؤسسەیەکی وەکو پەرلەمانەوە دابدرێن نەچوین هەمومان ئەومان کردووە لە بەغدا هەمومان وەکو شتێکی پێشوەخت بۆ نمونە موقفێکە لە ژێر تەسیری عاتیفە یا لە ژێر تەسیری سیاسەتێکی مەرحەلی ئەمەمان کردووە بۆیە ئەمەش ئەوە ئەسەلمێنێ بۆیە هەر ئەمە نەتیجەکەی بریتی بۆ لەچی ئەم هەموو قەیرانە کە بەرەوەکی کوردی گرتووە و خۆشمان کردووە بەمایەی مە احتراماتم بەشێ لە گاڵتە جاڕی شارعی عێراق و لایەنەکانی تر لە دوای 2003 پێکهێنەرێکی سەرەکی عێراقی نوێ کوردەکان بوون و پێگەیەکی گەورەیان هەبوو و چۆنەڵێ پۆستی گەورەیان هەبوو بەڵام هەموو ئەم نابەرپرسیارەتی لە ئەنجامی ممارەسە غەڵەتەکانی لە ئەنجامی تەرکیزکردن لە بەرژەوەندی گروپ و حیزبی یەکێتی و پارتی باشە وای لێ هات کە تۆ قەزەی کوردی قەزەیەک لەکەدار بوو و ئەو مؤسسانەی کە لای کورد بوون بەڕاستی چۆنەڵێ دەور و تەسیر و ڕۆڵیان کەم کرایەوە زۆر کەس باز لە دەوری ڕیاسی جمهوریەکە ڕاستە لە ڕووی دەستوریەوە دەسەڵاتێکی تەنفیزینیە وەکو سەرۆکی حکوومەت بەڵام بەڕاستی ئەوەی هەموو چاودێران ئەوە دەکەن ئەم بۆ واقعی کورد ئەگەر یەکدەنگیەک و پشتیوانیەکی سەرتاسەری هێزە سیاسیەکان بۆ کەسێکی چۆنەڵێ متفق عليهی لە سەرۆکایەتی کۆمار هەبێ زۆر شتی پێ باشرا بەس کاکاوژی ینی بەڕاستی ینی لە دوای مامجەلالەوە سەرۆک کۆمار هەست بە ڕۆڵە گەورەکەی ناکرێ ینی هەست ناکەی ینی ڕۆڵەشی گەورەی هەبێ یاخود مەرجعێکی گەورە و گرنگ بێ لە ئاستی ناوخۆی و لە ئاستی دەرەکیشە ینی کورد ئەم پێداگریە کە لەسەر سەرۆک کۆمارێکە کە زۆر لەسەر زاری کاندیدەکان شتی زۆر جیاوازەڵێن کە چ ڕۆڵێکیان نەبێ واروە چی بۆ کورد سەربارەکەن ینی ئەم پێداگریەی کورد لەسەر سەرۆک کۆمار هەر ئەوەیە کە بەرکەوتەیەکی کوردیە پشکی کووردە چی ئەکا ینی ڕەنگە ئێستا شەقامی کوردی ینی هیچ بۆی مهم نەبێت سەرۆک کۆمار ینی کوردیا کوردنیە بۆیە جەنابەت ڕایۆشکاری سەرۆک کۆمار بووی سەرۆک کۆمار ینی چ ڕۆڵێکی هەیە بە تایبەتی ینی بۆ هەرێمی کوردستان ینی چ دارێکە خاتە سەر بەردێک
کاگ پەیوەند ئەو من پێشتر باسم کرد لە ڕووی دەستوریەوە خەلەلێکە بۆ لە مفاوەزاتە وەکوونەی کە من هەستم پێکرد وەختی خۆی زۆر بە تەمای زیاتر بوون بەڵام ڕەنگە ئەو کاتە بەڕێز دکتۆر فواد معسووم و بەڕێزی کۆچ کرد و دکتۆر ڕۆژنووری شاوەیس ئەمانە لە لیژنەی مفاوەزات بوون بۆ دیاریکردنی سەلاحیەتە دەستوریەکانی سەرۆک کۆمار من وام بیست کە وەختی خۆی هاتنەوە ڕێکەوت بوون لەسەر ئەو پاکێجە یعنی من لە بەغدا ئەم زانیارەم بیست نازانم چەندێک دقیقە بەڕاستی بەلای یەکێکی وەکو مام جەلالەوە مفاجئە بوو چکە چاوەڕێی زیاتر بوون بەڵام یەک حەقیقەت هەیە ئێمە دەزانین لە دوای پێکهێنانی پرۆسەی سیاسی لە عێراقی نوێ بە شێوەیەکی عورفی ئەم سێ پۆستە سیادیە دابەش کرا تەعبیر بوو لە پێگە و وجود و ئەندازەی وجودی ئەو پێکاتانە لە عێراقا بۆیە بەڕاستی کورد ئەوە نەیبەرەکەوێ لە نەتیجەیە ئەگەر ئێمە لە ڕووی سایکۆلۆژیشەوە سەیرکەین هەموو ئانە کە لە بەغدا ئیشمان کردوە ئیشەکەن ئەگەر لێکی بیتەوە دوجار بەغدا بە ماڵی یەکەمی خۆی نازانێ بەواجبی دەزانی لەوێت تەمسیلی سیاسی هەبێ ئیش بکەی خزمەتی نەتەوەکەت بکەی بەڵام لە ڕووی نەفسیەوە کوردستان ماڵی تۆیە یعنی ئەمە قسەکەم لەمە نییە ئێمە بەیانی دوو بەیانی ئەبین بە دەوڵەت یا بمبورە با لە بیرم نەچێتەوە یەک تۆ هەر ئەمەد بەرەکەوێ لە عێراق بەس ئەوەی کە جەناب دەڵێ ئەوەی کە کورد تا ئێستا هەست ناکە کە ئەوە ماڵی ئەوە ینی کورد ئەوەتەی هەیە هەستێکی غوربەتاوی هەیە هەست بە غوربەتێکەکە هەست بە باڵێن هەست بەوەکە کە بەغدا ماڵی ئەو نییە بەس ینی کاکاوژی بۆچی بەغدا ماڵی کورد نییە ینی مەبەستم ئەوە نییە ماڵی یعنی تۆ نەچیتە بەغدا تەلاق بی یا بۆن من ئەوەی هەندێک کەس باسیەکە پێی وایە ئێستا بەیانی دوو بەیانی ئەتوانێت دەوڵەتێکی کوردی دروستکە دەوڵەتی کوردی شتێکی فیتڕێ لە قسەکەی تۆش نەبوو بەتەنیا ئازانی کاکاوژن شتێک هەیە زانی زۆر جار هەر هێزە سیاسەکان هەر ئاواکەن و تۆزێک نیگەرانە بنەوەڵە کاکە لە بەغا کشینەوە باشە کشانەوە لە بەغاوەندە ئاسانە نەخێر من پێم وایە ئەوەی کە هەنگایە گاتە دوا لە بەغا زۆر بە زەحمە دەتوانێت بچێتەوە شوێنی هەنگاوەکەی خۆی طبیعەتی واقعی سیاسی لە بەغدا ئاوایە بەغدا ینی سیاستکردن تایە ئاسان نییە بە سەراحەت بۆیە مەسلەی کورد بەڕێی من لەمدا بەشکاریەیە طبعاً بە ئیتیفاق ئەم شتە کراوە یعنی خۆ شتێک نییە بەسەر کووردا سەپێنرابێ هەرچیە کراوە بە تایبەتی لەو بیدایەتەوە بە تایبەتی شتە کە مثلەن پۆڵ بریمەری لێ بووە یا پێشتر جێگانەر بوو بە تایبەتی لە سەردەمی پۆڵ بریمەر بەڵێ دەستورەکە لە ساڵی 2005 ئۆکرا لێرەش لانی کەم لە سانەوە 5 بۆ لە سانەوە 1970 دەنگی هەناوە لە محافەزەکانی کوردستان ئەرچەنە بڵێن دابشکاریەکە لە هینا نەکراوە یعنی لە ناو دەستور ئاماژەی پێ نەدراوە بۆ نمونونەکە ئەمە بۆ کووردە ئەو بۆ ئەوەیە بەڵام تۆ ئەگەر کەسی شارەزا سەیری کا بەپێ ئەو سەلاحیەتانەی کە دراوە لەگەڵ حەجمی مکەوین و نوێنەرایەتەکەیە دەسەڵاتەکانیش ئەوە کراوە بۆ نمونە ئێستا تۆ پەرلەمان خۆ ئەو مشەریعی کە دەستوری نووسیوەتەوە یا ئەو کۆمەڵی کە دەستوریان سیاغە کردوێتەوە وانە یعنی بێئاگا نەبوون لەوەی کە لە هەڵبژارنی سەرۆک کۆمارە ئەڵێ ئەبێ لە جەلسەی یەکەمە دوو لە سەرسێ ئامادە بێ واتە بۆ ئینتیخاباتەکە ئەبێ لە خولی یەکەمە سەرۆکی کۆمار بتوانێت 220 سەوت بێنە کە دوو لە سەرسێ ئەندامانە نەک ئامادە بووان دەنگی دوو لە سەرسێی ئەندامانی پەرلەمان بێنە کە 220 یعنی ئەمەش بە تەحسیلی حاصل کۆبوونەوەی ئەگەر دوو لە سەرسێ ئامادە نەبێ نیسابی تاو نابێت وانێ بەڵام ئەگەر هیچ یەکێک لە کاندیدەکان 220 نەهێنا لە جەولەی یەکەمە کاندیدی یەکەم و دووەمە چن بۆ جەولەی دووەم کێ زۆرتریە نا ئەوە بەڵام ئەگەر سەیریکەی هاوکات لەگەڵ هەڵبژاردننی لە پرۆسەی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە ئەڵێ بێ ئەغلبیە مطلقە بێ دەورەش ئینتیخاباتەکە بێ هەر ئەبێ بۆ نمونە 50 زائیدێک بێنێ ئەو کەسەی کە دەرەچێ بۆ ئەندامەتی لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە بریتێ لە سەرۆکی پەرلەمان و جێگیری یەکەم و جێگیری دووەم بۆیە سەیرەکەی ئەگەر بە نەس و بە نووسین و بە دەق نییە لە ناو دەستورا بۆ ئەو دابشکاری کە ئێستا لەسەر ئاستی سێ سەرۆکایەتەکە هەیە بەڵام پیاوی زیرەک خەڵکی ور بە دەسەڵاتەکانە ئەیبینێ کە مەسەلەن پۆستێک حساستر بوو بێ وانێ فلتەری زیاتریش هەبووە بۆ ئەوەی مکەونێک نەتوانێت قوتی بە بەڵام کورد قسەکەی من کە ئەوەی کە تۆ ماڵی یەکەمت نییە لە ڕاستیە تۆ نیمچە دەوڵەتێکی خۆت هەیە پێگەیەکی خۆت هەیە وانە هەموو وجودی تۆ حکر نییە لەسەر بەغدا تا بڵێ وەکو سونەی عەرەب بۆ نمونە هەیەتی و نیەتی ئەو محافەزاتانەیە کە سەر بە عێراقی مەرکەزی تۆ لە پەنا ئەو نەرایەتی شتێکی ترت هەیە و نابێت دوو پۆستی بەقوتت هەبێ یا دوو واقعی بەقوتت هەبێ لە دەوڵەتێکە ئەمە لە ڕووی لۆژیکیە و ئەوانیش قبولی ناکەن بەڕێزان
بەڵام بەشێک لەوەی کە من ئەتوانم سەرۆکایەتی کۆمار قووەتی پێ ببەخشم هێزی پێ ببەخشم کۆمەڵێ فاکتەرە بەشێکیان مؤسسین بەشێکیان نیشتیمانین بەشێکیان شخصین کارکتەرەکە خۆی کارکتەرەکە دەوری هەیە یعنی ئێستا من پێت بڵێم بۆ نمونە لەو چوار سەرۆک کۆمارەی کە کورد هەی بووە بەڕێز مام جەلال بەڕێز دکتۆر فواد معسووم بەڕێز دکتۆر بەرهەم بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید ئێخۆ هەموو کەسە زانێ طبیعەتی شخصیەتی مام جەلال بە قوترینیان بووە چونکە لە نەتیجەشا زەعیمێکی کورد بووە تەریخ و تەجربە و تەمەنی دەوری هەبووە باشە لە دوای ئەوان دووەم هەموو ئەزانن کە کاکتۆر بەرهەم ساڵح بووە یعنی ئەگەر بە تەدەڕوژ ئەمە قسەی چاودێرانی سیاسیە بۆ خۆ نەفسی سەلاحیەت بووە ئەگەر لێکی بینەوە نەفسی بڕگەی دەستوری بووە و ڕەنگە ئێستا بۆ نمونە قۆناغی بەڕێکردنی تەمەنی سەرۆکایەتی لە سەردەمی بەڕێز مام جەلال و لە سەردەمی بەڕێز دکتۆر بەرهەمە حساستر بوو بێ لە تەمەنی سەرۆکایەتی ئەو دوو بەڕێز ئێمە لەوێ بووین لە 2019 چەند مشکیلە بوو من مانگی 4 چوومە بەغدا مانگی 5 ئەوە بوو کێشەی لێدانی مەخازنی بڵێن وەزارەتی دیفاع و کۆگا سەربازیەکانی عێراق بوو یەکێکەی ئیسرائیل یەکێکەی دیارنی یەکێکەی ئەوەیە دوای مزاهراتی شیرین و خۆپشاندانەکان بوو دوای حکوومەت تووشی قەیران بوو حکوومەت گۆڕانی بەسەرا هاو مەسەلەی کۆرۆنا هاتە پێشەوە دابەزانی نرخینەوە دوایە بەڵام سەیرەکەی چونکە کارکتەرەکان خۆیان خاوەنی کەسایەتێکی بەهێزتر بوون و علاقاتیان بەرفراوانتر بوو تام و بۆنێکی زیاتریشیان بە پۆستەکە ئەگەر چی بە تایبەتی ئێمە کە لێوێ بووین مەسەلەی من وەکو شخصی خۆم لە نزیکەوە زۆر هەستم بە کاریگەری سلبی نەبوونی یەکگوتاری و یەک ئامانجی و یەکگرتووی کورد کرد بۆیە بەشێکی پەیوەندی بە کارکتەرەکەوەیە بەڕاستی ئەگەر تۆ چەندێک کارکتەرێکی بەهێزیش بی بەڵام ئەمە تەطعیم نەکرێ بەهێز نەکرێ بە یەکدەنگی کورد ینی هەموو کوتلە کوردیەکان مەسەلەن پشتیوانی و نەکەن زەربەیەکی گەورە دەخۆی چەندین پرۆژەی گرنگ هەبوو بۆ هەرێمی کوردستان کە لەبەر دەم سەرۆکایەتی کۆمارا بوو لەو دەورەی منی لێبوو بەڕاستی هەندێ مەشروع هەبوو چۆن لە دوای 16 ئۆکتۆبر وا بکەی کورد پێگەی لاواز نەبێت لە کەرکووک چۆن هەنێ مەلەفێ بیبێنەوە بەغدا چۆن هەنێک شتێ دەوائر هەیە لە بەغدا بهێنیتەوە ئێرە بەڵام لەبەر ئەوەی دەسەڵات لە کوردستان کێشەی هەبوو لەگەڵ شخصیەتی سەرۆکۆمار لەو کاتەیە بۆ نمونە ئاسانکاریان بۆ نەدەکرد ئەنجا مەسەلەی تەوافق لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراقا ئەمە گرنگە بۆیە بەڕاستی تۆ بەشێکی پرسیارەکە لە خۆتە کە تۆ مادام ئەم پۆستە هی تۆیە پرسیارەکە لە نەگەی لەوە نییە بڵێکاکە من بۆچی ئەمەم بۆ ناگۆڕن بە سەرۆک وەزیران چونکە تۆ بەرە ناکەوێت ئەوەت هەیە خەتای خۆتە بەهێزی ناکەی ئەنجینا دەتوانی وەکو چاودێرانی دەستوری و قانونی سیاسی شەڵێن ئەگەر پۆستەکە پۆستێکی تەنفیزی نییە و دەسەڵاتی تەنفیزی لای سەرۆک وەزیرانە بەڵام بەڕاستی پۆستێکی چۆنەڵێ گرنگە فاکتەری سیاسی فاکتەری شخصی فاکتەری علاقاتی دەتوانێت ڕۆڵی زۆر تیا ببینێ بۆ ئەوەی بەهێزی کاوە لێپرسیاری زۆر جەوهەری کاکاوژین ئێستا پارتی دیموکراتی کوردستان بەڕاشکاوی ئەوێت ئەم جارە سەر کۆمار لای ئەو بێ واتە سەر کۆمار پارتی بێ ئەوە ئامادەشە مامەڵە بکە سازش بە تەواوی پۆستەکانی بکە لە بەغدا ئەم ڕژدی یاخود با بڵێن ئەم بە داکۆچیکردن و پێداگیری پارتی بۆ ئەم جارێ سۆرە کۆمار بۆ چییە؟ من پێم وتی شەڕەکەی بەغدای پارتی بە نەزەر و خوێندنەوەی من بۆ هەرێمە ئەگەر چی پارتی زەختێکی زۆرەکە بەڵام لە نەتیجەیە ئەگەر یەکێتی نەرمی بنوێنێ سەبارەت بەکردنەوەی ئەو گرێکوێرەی لە هەرێم دروستی کردووە لەگەڵ پارتی یا کە ناگەنە ڕێکەوتن لەسەر کۆمەڵی پۆست بە تایبەتی وەزیری ناوخۆوانە بەڕێی من پارتی ئەولەویەت بۆی دووبارە یەکەمەوە هەرێمی کوردستانە و کاراکردنی ئەوەی پێوترێ پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان چونکە دوجار ئەولەویەت بۆ پارتی هەرێمی کوردستان ئەگەر چی من ڕەم وایە ئەگەر چی نەگەنە ڕێکەوتن پێش ئەوە و پارتی نەتوانێت ئەو گرەوە لە یەکێتی باتەوە کە لە ئەخیر دەقیان ناچاریکە بەم زەختانە بۆ ئەوەی ملبە بۆ تشکیلی پرۆسەی سیاسی لە هەرێم بە هاوشێوەی ئەوەی 2010 بڵێن سەرۆک کۆمار بینی دکتۆر بەرهەم و دکتۆر فواد حسێن دووبارە ئەبێتەوە
یعنی بەڕێی من چونکە پارتی لە نەتیجە ئەگەر هیچی دەست نەکەوێ خۆ شتێکی نییە بە حساب لە دەستی بە ئەچێتە ناو ململانێکەوە و بەڕاستی دکتۆر فواد حسێن ئەم 4 ساڵە ئەم ڕۆژیان لەبەر چاو بووە پارتی هێزێکە بە بەرنامەی بۆ خۆی ئیشەکە یعنی ئیشیان کردووە لە ڕووی علاقاتی بۆیە ئێستا یعنی بەپێی خوێندنەوەکان ئەگەر چی لە مەحەطەی ئەخیر و وێزگەی ئەخیری هەڵبژاردنە هەموو سەرنجەکان بۆ ئەوە چەند کاندیدی یەکێتی چانسی بردنەوەی سەرۆکایەتی کۆماری زیاتر بێ بەڵام تا ئەو ئاستە علاقات و هەوڵەکانی پارتی و سیاسەتی پارتی و ئیشکردنی لە بەغدا بۆ ئەو پۆستە گەیشتە ئەوەی کوتلەی نووری مالیکی بڕاوەتەوە کە ئامادەندەنگی پێبن لە پاڵ هەندێک کوتلەی ترە لە سونەکان و لە شیعەکان بۆیە بەڕاستی من ڕەم وایە پارتی ئەم زەختە دەکات ئەگەر هیچی دەست نەکەوت کاتە زەرەر ناکا بچێتە ناو کاکاژن شتێک هەیە ینی قەنەعەتێک هەیە یاخود باڵێن قسەیەکی نەوتراو هەیە ئەوش ئەوەیە کە بارودۆخی ناوچەکە بارودۆخانی بە هەلومەرجێکی زۆر هەستیار و خراپاتیە پڕێ پارتی پێویستی بە سەر و کۆمارە وەکو دەگوترێ با بڵین گوترێ یەکێتی چەند وەختە ئەم پۆستەی وەکو پۆست دەبێ بەڵام پارتی وەکو علاقادیشی پێێتی بۆیە دەگوترێ قسەک جدیە لەسەر ئەوەی کە پارتی زۆر پێداگریەکە هەچی پۆستەیە بیبەخشێ بەس لە پێناوێت کە سەر و کۆمار وەرگێ کاک پەیوەندێکشت من لە گەڕی دووەمی هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان کە بەڕێز کە هاوڕێمانە دکتۆر ڕێبوار 156 هێنا بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا 200 بوو لە جەولەی دووەما هێنای ئەو دقیقەیە من حیوارەکانم هەیە لەگەڵ کۆمەڵی دۆست لەسەر خەت بوو وتم ئێستاش من باوەڕم وایە نوێنەری پارتی دموکراتی کوردستان ئەوە دەبا جێگری دووەم لەبەرەوە من علمی غەیب بەزانم لە نەتیجەیە کاک پەیوەند بۆ دەنابیشت و بۆ بینەرانی بەڕێزیش و ئەوانەی من ئەم قسێ مەرج نییە داهێنانی خۆم بێ بەڵام کۆمەڵێک کەسایەتی بە ئەزمون لە بەغدا یا مەسەلەن شخصیات کە ئێمە بینیمانن یعنی ئەم خوێندنەوەیان هەبووە ئێمەش مستەفید بووین لە ڕوئیاکەیان لە نەتیجە شتێکێ ئەوانەی کە چۆنەڵێ پرۆسەی سیاسی لە عێراق ڕاگیرەکەن لە نەتیجە ئەو چەند کەسایەتیە یا ئەو خۆ دیارە لە عێراقا کێ بەڕاستی ڕێنادەن هەندێک تەوازن هەیە تێک بچێ چکە بەڕاستی دەرنەچوونی کەسێکی وەکو دکتۆر ڕێبوار کە برایەکی بڵێن بەڕێز و هاوڕێیەکمان بۆ لە بەغدا قسەکە لەسەر شەخص نییە قسەکە لەسەر هاوکێشەیە دەرنەچوونی ئەو تەداعیاتی سیاسی لەسەر پرۆسی سیاسی و عێراق کەمترە بێوە لە دەرنەچوونی یا سڕینەوەی پارتی لە بەغدا ئەمە پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ خۆ نوێنەری کۆمەڵ لە بەغدا دەنگی یاوە بە دکتۆر ڕێبوار بەڕێز مامۆستا ئەحمەد قسەکە لەوە نییە ئێستا من لەگەڵ ئەو دابەشکاری و چۆنەڵێ بەخشینەوەی ئیمتیازاتی بەغدا و کوورنیم بۆ یەکێتی و پارتی بەڵام کە قسەی لەسەرەکەی معناوێ ئێمە ئەوە دەکەین بۆیە بەڕاستی ماڵی کورد زیاتر پەرتەوازاکە هەر ئەوەی کە وای کرد لە نەتیجەیە کۆمەڵێ هەنگاو هەڵگرن لە بەغدا و لە ڕووی یاساییشەوە بیشەرعێنن بۆ پارتی بۆ ئەوەی لە دەورەی سێمان نوێنەرەکەی بگۆڕێ وانە بۆ ئەوی دەری چێنن من پێم وایە هەر ئەو مەیلە هەر ئەو دەسەڵاتە قوڵە لە عێراقا ڕێنادا سەر و کۆماریش لای پارتی بێ بە خوێندنەوەی خۆم و احتیمالە من غەڵەتیش بم چکە عێراق وڵاتی مفاجئەکانە لە 2021 عفوا 2021 انتخاباتی پەرلەمانی عێراق کرا نزیکی ساڵێک کێشە دروست بوو سەر و کۆمار هەڵبژاردننی دواکە و کەوتە ساڵی 22 یعنی تا ڕۆژی سێشەممەش کە پێنجشەممە بوو انتخاباتەکە تا ڕۆژی سێشەممەکەشی بەڕاستی من شتێکم نووسی خەڵک چۆنەڵێ بەلایەنەوە عەجیب بوو یەکلا بوو بۆەوە کە هەموو زۆرینەی نوێنەرانی شیعەکانیش بە تایبەت دەنگەدەن بە بەڕێز دکتۆر بەرەمساڵح بۆ سەرۆکی کۆمار معادلەیە قڵب بۆ لە بینی چوارشەممە و پێنجشەمەیە ئەوە بوو نەتیجەکە پێچوانە بووە هەرچەنە عێراق عنسوری مفاجئەشی تایە بەڕاستی بەڵام بە خوێندنەوەی من ئەوە قەزێکەیە بۆیە پارتیش خۆی ئەزانەیە هەم سنووری خۆی لە بەغدا چەندێکە باشە هەمیش مەسەلەن لە هەرێم چەندێکە لەبەر ئەوە ئەتوانم بڵێم بە حکمی کۆمەڵێ فاکتەر کە ڕەنگە پەیوەندی بە مقاوماتی ناوخۆیی یەکێتی و پارتیەوە نەبێ کۆمەڵێ فاکتەری خارجی هەبێ کەوا بکە تا ئێستا ڕەنگە یەکێتی
بەشێ لە پێگەی لە بەغدا و لە دەوڵەت و لە مەرکەز پارێزراوتر بێ بۆیە معادلەیەک هەیە طبقەیەک هەیە کە ئەوانەی چۆنەڵێ لە مەساتی ئەخیر جێپەنجەی کۆتاییان لەسەر تشکیلی پرۆسەی سیاسی لە عێراقەیە ڕەنگە کارێک نەکەن چۆنەڵێ تەداعیاتی سیاسی نەرێنی گەورە لەسەر پرۆسەی سیاسی لە عێراق دروست بێ بۆیە من لەو قەنەعەتەشەوە پێم وایە ئەگەر چی ڕێنەکەونێکێتی و پارتی سراعێکی گەرم دەبێت لە بینی نوێنەری ئیشێتی و پارتی بە تایبەتی لە جەولەی دووەمە بۆ بەدەستێنانی پۆست سەرۆکۆمار بەڵام سنوورە کۆتاییەکە ڕەنگە ڕێنەدا وەکوتم بە تەسەوری خۆم نوێنەری پارتی پێشێکێتی بکەوێت ئەگەر بە جیاوازیەکی کەمیش بێ زۆر بەڕێز هاوشێن عومەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان و ڕاوێژکاری سەرۆکۆمار لە ڕابردووە سوپاس دەکەم کە لە گفتوگۆیە لەگەڵمانە بووی زۆر سوپاس کرد بەڵێ خۆشەویستان سوپاسیش بۆ ئێوە کە تا ئەم کاتە لەگەڵمانە بوون هیوادارم گفتوگۆکە سوودی بە ئێوە گەیاند بێ و خواتان لەگەڵ